بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا بما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما، وأرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، واجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. بینەران بیسەرانی بەڕێز و خۆشەوی، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێت. زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کەوا لە ئەڵقەیەکی تری بەرنامەی مسلمان ناسیدا بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەوی شادەبمەوە. خۆشەویستان، وەک لە ئەڵقەکانی ڕابردوو لە خزمەتی ئاەتەکانی سەرەتای سوورەتی ئەلموئمینون دابووین. باسمان لەو صفاتانە کرد کە خوای پەروەردگار لە سەرەتای سوورەتی ئەلموئمینوندا وەصفی ئیماندارانی پێدەکات و دەفەرمێتن ئیمانداران مسلمانان ئەو جۆرە صفاتانیان هەیە. باسمان لە صفەتی خشوع کرد کە خوای گەورە دەفەرمێتن والذین هم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. باسمان لە صفەتی لەغو کرد، قسەی نابەجێ و پرۆپوچ و ناپەسند، والذين هم عن اللغو معرضون. باسمان لە زەکات دان کرد کە یەکێکە لە صفاتی ئیمانداران، والذين هم للزەکاتی فاعلون. پاشان باسمان لە صفەتی داوێن پاچی کرد کە ئیماندار و مسلمان بەو صفەتە ڕازاوەتەوە، والذين هم لفروجهم حافظون. واتە هەمیشە مرۆڤێکی داوێن پاکە. پاشان ئەمڕۆ ئەگەر خوای پەروەردگار حەسکاتن لە خزمەتی ئەو صفەتەدا دەبین کە خوای پەروەردگار وەصفی ئیماندارانی پێدەکات، دەفەرمێتن والذين هم لأماناتهم وعهدهم راعون. باسی ئەمانەت پارێزی. خۆشەویستان، باسی ئەوە دەکەین کە چۆن مرۆڤی مسلمان ئەمانەت دەپارێزی و پاراستنی ئەمانەت صیفەتێکی گرنگە لە لای مرۆڤی مسلماندا. چۆن داوێن پاک بۆ ئاواش دەستی پاکە، چۆن دەستی پاکە بە هەمان شێوە لە پەیمانەکانیشیدا، والذين هم لأماناتهم وعهدهم، ڕێز لە پەیمان و بەڵێن و مۆر و ئیمزایەکەی خۆی دەگرێتن. واتە هەر کاتێک کە بەڵێنێکی دا دەیباتە سەر. بۆیە خۆشەویستان، خوای پەروەردگار وەکو گوتم یعنی وەصفی مرۆڤی صالح، مرۆڤی ئیماندار بەو وەصفە دەکاتن، مرۆڤێکی ئەمانەت پارێزە و هۆکارێکە بۆ سەرکەوتنی مرۆڤی ئیماندار لە دنیاش و لە قیامەتیشدا. بەڵێ والذين هم لأماناتهم وعهدهم راعون. ئیمانداران ئەمانەت پارێزن. کاتێک کە ئەمانەتێکیان لەلا بێتن، هەر جۆرە ئەمانەتێک بێت کە ئێستا دەین باسی جۆرەکانی ئەمانەت دەکەین کە چەند جۆر ئەمانەتمان هەیە. مسلمان لە هەموو جۆرەکانی ئەمانەتدا ئەمانەت پارێزە و خاوەنی بەڵێن و عەهدی خۆیەتی و پاراستنی عەهد و بەڵێن لە لای ئەو استراتیجە. واتە هەمیشە بەڵێنەکانی خۆی دەباتە سەر و پەیمان شتێن نەبوونە قەت. مسلمانان هەمیشە پەیمانی خۆیان بە جوانی بردۆتە سەر. بۆیە ئیمامی قورطوبی خۆشەویستان دەفەرمێ ئەمانەت دەفەرمێ تعم جميع وظائف الدين على الصحيح من الأقوال. دەفەرمێ هەموو کاروبارەکانی دین دەگریتەوە ئەمانەت. ئەمە دەفەرمێتن قەولی صحیح ئەمەیە و ئەمانەت بریتیە لەوەی هەر شتێک کە مرۆڤ هەڵی بگرێتن لە کاروباری دین بیتن یان دنیا بیتن، گفتار بیتن یان کردار بیتن، هەموو ئەوانە دەگرێتەوە. ئەمانەت بریتیە لە جێبەجێکردنی مافەکان، دانی ماف، ئەداء الحقوق، بەڵێ بەجێهێنانی مافەکان بریتیە لە ئەمانەت و پارێزگاریکردن لەوانە. بۆیە مرۆڤی مسلمان هەموو شتێک مافی خۆی دەداتێ. ماف بە هەموو شتێک دەداتن، هەر حەق هەر شتێک مافی تەواوی خۆی پێدەداتن. بۆیە مافی پەرستش و عیبادەتی خوای پەروەردگار بە تەواوی جێبەجێ دەکاتن و ئەندامەکانی خۆی لە حەرام دەپارێزیتن. مرۆڤی ئیماندار ئەوەی پێویستە بەرامبەر مەخلوقات و بەرامبەر براکانی لە بەنی ئادەم
ئەوەی مافە لەسەری جێبەجێ دەکا بەرامبەریوان. ئەمانەت خۆشەویستان ئەخلاقێکی جوانە، ڕەوشتێکی جوانە لە ڕەوشتە بەرزەکانی ئیسلامە، ڕەوشتێکی پەسند و بەرزی ئاینی پیرۆزی ئیسلامە و یەکێکە لە بناغەکانی ئیسلام. بۆیە فەرزێکە و فەرزێکی گەورەیە ئەمانەت کە مرۆڤ هەڵی گرتووە. ئەمانەت بەڵێ فەرزێکی گەورەیە مرۆڤ هەڵی گرت، بەڵکو ئاسمان و هەروەها زەوی و چیایەکان نەیانتوانی ئەمانەت هەڵگرن لەبەر گەورەی و لەبەر قورسی ئەمانەت، بەڵام مرۆڤ هەڵی گرت. خوای گەورە فەرمێ ئینا عەرەضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها. بەڵێ خوای گەورە دەفەرمێتن ئێمە ئەمانەتمان عرض کرد بۆ ئاسمان، بۆ زەوی، بۆ چیاکان کە هەڵی بگرن، پێمان گوتن کە هەڵی بگرن، بەڵام فأبين أن يحملنها، ئەوان نەیانتوانی هەڵی بگرن و هەڵیان نەگرت، بەڵام وأشفقن منها، ترسان لەوەی کە خیانەت لەو ئەمانەتە بکەن، بەڵام وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. مرۆڤ ئەو ئەمانەتەی هەڵگرت و مرۆڤیش بەڕاستی خوای پەروەردگار دەفەرمێتن زۆر ستەمکارە و زۆریش نەزانە. بۆیە خۆشەویستان خوای پەروەردگار فەرمانمان پێدەکاتن، دەفەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. پێویستە مرۆڤی مسلمان هەموو ئەمانەتێک بیگەینیتە خاوەن مافەکانی خۆی، پێیان بداتن بە جوانی بیگەینیتن. بۆیە وەکو گوتم یعنی بەڕاستی ئەمانەت صیفەتێکە، تایبەتمەندیەکە کە خاوەن پەیامەکانی پێجیا دەکرێنەوە لە خەڵکی تر. یعنی پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسسەلام تەماشاکەی هەموویان چیان دەفەرموو؟ ئینی لەکم ڕەسوول ئەمین، بەڕاستی من پێغەمبەرێکم بۆ ئێوە ڕەوانەکراوم، ئەمینم. صیفەتی ئەمانەت صیفەتی پێغەمبەرانە، تایبەتمەندی پێغەمبەرانە عەلەیهیمو الصەلاة وەسسەلام و تایبەتمەندی شوێن کەوتوانی پێغەمبەرانە عەلەیهیمو الصەلاة وەسسەلام. پێغەمبەری ئێمە عەلەیهی الصەلاة وەسسەلام یەکێک لە صیفاتەکانی کە پێی ناسرا بوو، کە پێی جیا ئەکراوە لە خەڵکی تر، بریتی بوو لە الصادق الأمين. پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنانەت دوژمنەکانی دانیان بۆ دانا کە ڕازگۆ و دەستپاک و ئەمینە. بەڵێ مرۆڤی مسلمان چۆن وەکو گوتمان لە ئەڵقەی ڕابردوو چۆن داوێنی پاکە، چۆن باسی لەغومان کرد زمانی پاکە، بە هەمان شێوە دەستیشی پاکە. مرۆڤی مسلمان هەموو ئەندامەکانی پاکن، هەموو جەستەی بەو صیفاتانە ڕازاونەتەوە کە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە. بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام دەفەرمێتن لا ئیمانە لمن لا ئەمانەتە لەه، ئەو کەسە باوەڕدار نییە، ئیمانی نییە ئەوەی کە ئەمانەت پارێز نەبێتن، ولا دینە لمن لا عهدە لەه، و ئەو کەسە هیچ دینی نییە ئەوەی کە پەیمان و بەڵێنەکانی خۆی نەباتە سەر، ئەوەی کە پەیمانشتێنی بکە، ئەوەی کە بەڵێنەکانی خۆی بشتێنی، ئەوەی کە ڕێز لە پەنجەمۆری خۆی و لە مۆری خۆی و لە ئیمزاکەی خۆی و لە بەڵێنی خۆی نەگرێتن، ئەوە دینی نییە. بەڵێ هەر کەسێک کە ئیمزای کرد، کە پەنجەمۆری کرد، کە تەوقیعت کرد، کە بەڵێنت دا، پێویستە بەڵێنەکەی خۆت ببێ سەر، چونکە صیفاتی مسلمانانە. ئەها مسلمان وەکو گوتمان تەنها بە قسە نییە، تەنها بەوە نابێت. ئێمە بۆیە باسی مسلمان ناسی دەکەین. مسلمان دەبێ ئابە و صیفاتە جوانانەوە بڕازێتەوە. مسلمان دەستی پاکە، ئەمانەت پارێزە. بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام زۆر وەکو گوتمان جەخت لەوە دەکاتەوە و آخر ئامۆژگاری پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسسەلام، یعنی کۆتا وەسیەتی پێغەمبەری ئێمە عەلەیهی الصەلاة وەسسەلام بۆ مسلمانان بریتی بوو لەوەی کە لە حەجەت الوەداعدا لە حەجی ماڵ ئاواییدا ئەوە بوو کە ئامۆژگاری دەکردین ئاگامان لە ئەمانەت بێ، ئەمانەت پارێز بین. دەفەرمێتن من كانت عنده أمانة فليؤدها إلى من ائتمنه عليها. هەر کەسێک ئەمانەتی کەسێکی لەلایە با ئەمانەتەکەی بداتەوە خاوەنەکەی. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام لە کۆتاییدا 3 جار فەرمووی ئەلا هەل بەلەغت، ئەلا هەل بەلەغت، ئەلا هەل بەلەغت. فەرمووی ئێوە شاهید بن ئەوە من
أو بيامكي خوم أو يكلسر شانا بوغياندم ثم قال ليبلغ الشاهد الغائب فإنه رب مبلغ أسعد من سامع. فرموي أويك إسدا جويلي بابا وأنا بقينيت لمودوا كنيام بيستيو كليرا آمادا نبوينا لو أنا يكيك ببيستيتن أو جوانتر جيبا جيب كاتن جوانتر بقينيت لويك إسدا جويلي. بويا پیغمبری خوا عليه الصلاة والسلام خوش ويستان دفرميتن يكيك لنشانكاني قيامات لنشانكاني روجي دواي أويا كاتك زمان فساد دبيتو زمان خرابي وخرابكاري تيدا كويتن بريتيا لوي كأمانت نامينتن أمانت باريزي بداخوا وكو سردمي أمرو ما دفرميتن أمانت لدلي بياوان ديتا دروا بداخوا إيما لسردميشن براستي أمروك كم كس هي أمانة باريز بيتن كاتك أمانتشي للادا بيدس بيدري كاتك برپرسياريتشي بيدا دريتن كاتك دكريتا برپرس لشوينك كاتك دكريتا بريوبريشتك أمانة باريز بيتن زور كمان هيك وادر بتسيتو بساغ وسلامتي لي در بتسي خوا پنام امداتن بويا خوش ويستان أمانة زور جوري هي وكو سرتاج باسمان كر يعني جوركاني زورن جوري يكمي أمانة بريتيا باراسني أمانة لعبادت دا لپرست شكان دا خوش ويستان مروفي مسلمان پابند بوي كبراستي تكاليف الشرعية كان أوي كخوا لسري واجب كردوا أوي كخوا لي قدغ كردوا بيو بابندك بجواني جيبجامك أو أرك الشرعيانا بجواني جيبجدك چه مروفي مسلمان كرازاوته بصفتي أمانة باريزي بل بمعنى كلمة مسلمان بيت النك بناو مسلمان اگر مسلمان بێ پابەندە بە تەکالیفە شەرعیەکانی خۆی سنوورە قەدەغەکراوەکانی خوای پەروەردگار ناشچێنێتن لە سنوورەکان لە بازگەکان تێناپەڕێتن و پابەندە بە تەکالیفە شەرعیەکانیەوە جێبەجێ ئەرکە شەرعیەکان بە جوانی بەجێ دەینیتن بۆیە ئەوەی کە خوا لەسەری واجب کردووە یعنی بەبێ لەشگرانی و بەبێ بۆڵەبۆڵ و بەبێ ماندووبوون و تەمبەڵی جێبەجێیان دەکاتن و پارێزگاری لە نوێژەکانی خۆی دەکات زەکات دەداتن پارێزگاری لە ڕۆژوەکانی خۆی دەکات ڕۆژووی خۆی بە جوانی دەگرێتن واتە بەدڵ خۆشیەوە ڕۆژەکانی خۆی دەگرێتن و هەروەها چاکە لەگەڵ دایک و باوچی خۆی دەکاتن لەگەڵ دایک و باوچی لەگەڵ خزم و کەسەکانی سیلەی ڕەحم جێبەجێ دەکاتن ئەمە ئەوەی خوای پەروەردگار لەسەری فەرز کردووە و جێبەجێ کردووە و گوتم یعنی بەجێ دەینیتن پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام ڕۆژێکیان باسی نوێژی کرد فەرمووی من حافظ عليها كانت له نورا وبرهانا ونجاة يوم القيامة فەرمووی ئەوەی کە پارێزگاری لە نوێژەکانی بکاتن بۆی دەبێتە نور ڕۆناکچێک و بۆی دەبێتە بەڵگە و دەلیل و ڕزگاربوون لە ڕۆژی قیامەت ومن لم يحافظ عليها وأوي پارێزگاری لە نەکەها ئەمە ئەمانەتە خۆشەویستان ئەوەی پارێزگاری لە فەرزەکانی نەکاتن فەرمووی لم يكن له نور ولا برهان ولا نجاة ڕووناچی دەبێتن نەبۆی دەبێتە مای ڕزگاربوون و نەبێت بۆی دەبێتە بەڵگە و دەلیل وكان يوم القيامة مع قارون وفرعون وهامان وأبي بن أبي خلف لەگەڵ ئەوانە لەگەڵ فرعون و هامان و قارون و ئوبەی کوڕی خەلەف لەگەڵ ئەوانە حەشری دەکرێتن بۆیە خۆشەویستان بەڕاستی گرنگە مرۆڤی مسلمان ئەو ئەمانەتەی کە خوای پەروەردگار لەسەر شانی داناوە لە پەرستشەکان پێویستە پێیەوە پابەند بێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم جۆری دووەم لە جۆرەکانی ئەمانەت پارێزی بریتیە لە پاراستنی ئەندامەکانی خۆت ئەمەشیان ئەمانەتن ئەم ئەندامانەی تۆ دەستە چاوە زمانە گوێیە پێیەکانتن داوێنتە وەرگە هەموو ئەندامەکانت دڵتە مێشکتە ئەم ئەندامانە هەر هەمووی ئەمانەتن خوای پەروەردگار بە ئەمانەت بە تۆی بەخشیون بە ئەمانەت لە لای تۆی داناون بۆیە مرۆڤی مسلمان باش دەزانێت کە ئەندامەکان هەمووی ئەمانەتی خوای پەروەردگارن بە ئەمانەت تەسلیمی ئەو کراون و بۆیە پارێزگاری لەسەر دەکاتن پارێزگاری لەسەر ئەندامەکانی خۆی دەبێ بکاتن مرۆڤی مسلمان نابێتن ئەو ئەندامانەی لەو شتانە بەکار بێنێتن کە خوای پەروەردگار تووڕە بکات بەڵکو دەبێت لەو شتانە بەکاری بێنێتن لە خۆشەویستی خوای پەروەردگار خوای پەروەردگار چ کارێکی پێخۆشە پێویستە ئەندامەکانمان لەوە بەکار بێنین نەک
لە شتێکدا خوا نەخواستە کە خوای پەروەردگار لێمان تووڕە بێتن. زمانت لە درۆ، لە غەیبەت، لە بوختان، لە نەمیمی، لە درۆ، لە جاسووسی لەو شتانە بەکاربینی. گوێت لە گوێدانە گۆرانی، لە گوێدانە حرام، لە گوێدانە نەمیمی، لە گوێدانە شتی خراپ بەکاربینی. چاوەکانت لە نەزەر و لە تەماشاکردنی خراپ بەکاربینی. دەستت لە خوا نەخواستە لە خیانەت و لە دزی و لە گەندەڵی و لەوانەدا بەکاربینی. پێت بۆ حرام بەکاربینی. دڵت لە بیرکردنەوەی خراپ، مێشکت بۆ بیرۆکەی جەهەنەمی و شتی خراپ بەکاربینی. ئەمانەت پارێزی نین. ئەم شتانە خوای پەروەردگار تووڕە دەکەن. بۆیە مرۆڤی مسلمان چاوی، گوێچکەی و هەروەها وەکو گوتمان دەستی پێیەکانی ئەمانە دەزانی هەموو ئەمانەتن و لە شتی باش نەبێ بەکاریان ناینێتن. ئینجا خۆشەویستان، ئەوەی کە زۆر گرنگە و ئێمە فکرمان بۆ دەچی کە باسی ئەمانەت دەکەین بریتە لە ئەمانەت پارێزی لە سپاردەدا. کەسێک کە سپاردەیەکی لە لای تۆدانا پێویستە بەڕاستی بە جوانترین شێوە ئەو سپاردەیەت بگەینەوە لای خاوەنەکانیان. وەکو پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام کاتێک مشترکینی مەککە سپاردەیان لەلادانا بوو، دوژمنی بوون، ماڵ و سەروەت و سامانی مسلمانانیان تاڵان دەکرد. بەڵام لەو کاتەشدا کە دێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەردەکەن لە مەککە و بڕیاری شەهیدکردنیان داوە، بڕیاری تیرۆرکردنیان داوە، لەو ساتەدا کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هیجرەت دەکا لە مەککە بۆ مەدینە، خەمی سپاردەکانی مشترکینی بوو. بەڵێ خەمی سپاردەی بتپەرستانی بوو کە چۆن بیانداتەوە. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەکاتە جێنشینی خۆ بەو دەستپێرێت و پێیان دەڵێتن کە سپاردەی ئەوانە بدەنەوە. بۆیە پیغمبری خو علیه الصلاة والسلام دفرميتن من أخذ أموال الناس يريد أداءها أداها الله عنه. أوي كمالي خلشي وربقريتن ونيتي بيتن بيداته خواي قورا بوي آسان دكاو لزياتي ديداته. بلام ومن أخذ يريد إتلافها أتلفه الله عز وجل. بلام أوي بيتن بيخواو لنا يبا كسيك دكريتا برپرس لشوينك او همو مالو سروت و سامانی خلقه بو اوی بیتن که بخوی جر بجری بیخواتن بیت زیتن الله خوای گەورە ئەویش و ماڵ و سەروەت و سامانیشی لەناو دەباتن. بۆیە خۆشەویستان ئەمە ئەمانەت لە سپاردەدا و هەروەها جۆرێکی ترمان هەیە ئەمانەت لە کاردا. پێویستە مرۆڤ کاتێک کە کارێکی پێدەستپێردرێتن بە جوانی ئەو کاروبارە جێبەجێ بکاتن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خوای پەروەردگار ئەو کەسەی خۆش دەوێت کە کارێک دەکا بە جوانی ئەو کاری خۆی جێبەجێ بکە. اینجا ئەمانەت پارێزی لە کڕین و فرۆشتندا. ئەتوو غەش نەکەی لەو شتەی کە دەیفرۆشی، لەو شتەی کە لە مشتریەکانت غەدر نەکەی، خیانەت نەکەی، نەچی شتی باش لەسەرەوە دابنێ و شتی خراپ لە ژێرەوە. یاخود وەکو ئێستا بەداخەوە زۆر جار دەبینی شتێک دەبینی کە پسکراوە بە ناوی کارگەیەکە، بە ناوی شەریکەیەکە، ئەو شەریکە کە ناوبانگێکی باشی هەیە دەچن لە ناوە شتێکی تری تێدەکرێتن. ئەمانە هەمووی خیانەتە و ئەمانە هەمووی نەپاراستنی ئەمانەتە. پێویستە مرۆڤی مسلمان زۆر ئاگای لەوە بیتن ئەگەر پیغمبری خوا علیه الصلاة والسلام دفرمي ليس منا من غشنا. هر کسیک غش و خیانت لئیمه بکا، لإیمان داران بکا، لمسلمانان بکا، براستی و کس مسلمانیه، براستی و کس صفات ایمان دار و مسلمانی تدانیه با حتی ایواره لسر جنسیه که نسرابت مسلمان. بله خوشویستان مسئولیت امانته برپرسیارتی. هر کسیک برپرسیارتی پیداست بردرتن. پیغمبری خوا علیه الصلاة والسلام دفرمیتن كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ایوه همو برپرسن و هەر یەکێک لێوە بەرپرسە لەوەی کە لەژێر دەستیدایە. جا حاکم بیتن ئەو کەسە، دەستەڵاتداری گەورە بیتن، محافظێک بیتن، مقامێک بی، مدیر ناحیەیەک بی، بەرپرسێکی کچکە بی، بەڕێوەبەرێک بی، بەڕێوەبەری قوتابخانەیەک بی، هەر شتێک بیتن. تەنانەت باوک بەرپرسە لە ماڵەوە، کوڕ بەرپرسە. ئەمانە هەمویان بەرپرسیارەتین و ئەوانە هەمویان ئەمانەتن. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێویست دەفەرمێتن پێویستە هەر یەکێک لە ئێمە ئەوەی کە بەرپرسیارەتی کەسێکی لە ملە پێویستە بە جوانی جێبەجێی کە ئەگەر نا بەڕاستی ئەوە ئەمانەتە. ئەگەر ئەمانەت پارێزی نەکاتن ئەوە ڕۆژی قیامەت بەرپرس دەبێت. اینجا ئەمانەت لە پاراستنی نەهێنیدا پێویستە مرۆڤی مسلمان ئاگای لێبیتن. کەسێک کە نەهێنیەکی لەلا باز دەکاتن ئەمە ئەمانەتە، نابی بچیتن لە لای خەڵکی تر باس بکە. ئەمانەت لە قسەکردندا مرۆڤی مسلمان قسەی جددی دەکا، هەمیشە
قسە دەزانێت لەسەری حیسابە بەیەک قسەیەک بۆیە قسە کە ئەمانەتە پێویستە قسەی جوان بکەین، پێویستە هەمیشە قسەی جددی بکەین، خۆمان لە قسەی لەغ و لە بێسەروبەر و لەو شتانە بپارێزین. خوای پەروەردگار دەفەرمێ وهدوء إلى الطيب من القول وهدوء إلى صراط الحميد. لە ئاەتێکی تردا خوای پەروەردگار دەفەرمێ وقولوا للناس حسنا. مرۆڤی مسلمان هەمیشە قسەی جوان دەکاتن، قسە ئەمانەتە بۆیە دەبێ ئاگامان لێبێ. ئیدی خۆشەویستان، پاراستنی ئەمانەت و جێبەجێکردنی و ئەدای ئەمانەت و هەروەها پاراستنی پەیمان و عەهد و ئەوانە بەڕاستی بەڵگەنە لەسەر ڕازگۆیی ئیمانمان، لەسەر ڕازگۆیی و ڕاستی ئیمانمان. و خیانەتی ئەمانەت بریتیە لەوەی کە بەڕاستی ئەو کەسە ئەگەر خیانەت لە ئەمانەت بکە کەسێکی منافق و دووڕووە. خوای پەروەردگار پەنامامدا، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن نیشانەی نیفاق چوار شتن. ئیذا ئوتومینە خانە، یەکەمیان ئەگەر ئەمانەتێکی لەلاداندرا، ئەمانەتێکی پێسپێردرا، بەرپرسیارەتێکی پێسپێردرا، خیانەت دەکە. هەر کەسێک وا بکاتن یەکێک لە صیفاتەکانی نیفاقی تێدایە و هەروەها درۆکردن و غەدرکردن لە عەهد و پەیمان و بەڵێن، ئەمە نیشانەی نیفاقن. و هەروەها کەسێک کە تووشی شەڕێک دەبێت لەگەڵ کەسێک، زمانی خراپ بیتن، قسەی ناشیرن و جنێ و ئەوانە بداتن، ئەمانە نیشانەی دووڕووین. بۆیە خۆشەویستان، هیوادارین کەوا بتوانین ئێمە بەو صیفاتە جوانانە کە خوای پەروەردگار باسی کردوون خۆمان پێ بڕازینینەوە، لە کۆتاییدا تکاکارین لە خوای پەروەردگار کە دڵەکانمان لە نیفاق پاک بکاتەوە و هەروەها کردارەکانمان لە ڕیا پاک بکاتەوە و خوای پەروەردگار زمانمان لە درۆکردن و هەروەها چاوەکانمان لە خیانەت بپارێزیتن. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.